سڵاوتان لێ بێ بینەرانی میدیای داکۆک لە هەر شوێیەک بینەرمانن. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سربەخۆ یادی شەهیدکردنی کاوەگەرمیانیان بەرز ڕاگرت. ئێمە لێرەین لە کەشێکی باراناویدا بڵین کە کاوەگەرمیانی کەسێکی ئازا و بوێر و چاونەترس بوو. تاکە تاوانی ئەو وەستانەوە بوو بەڕووی ستەم و نادادی و گەندەڵیەکانی دەسەڵاتدا. ئەچمە لای لێدوانی ئامادەبوانان با هەمومان ئەوە بڵین کە یەکگرتوانە ئەوەستینەوە لە پێناو چەسپاندنی مافەکانی مرۆڤ و سەروەربوونی یاسا و ئازادی ڕۆژنامەنووسان. پەیامی ئەمڕۆی من بەڕاستی لە چالاکوانی تر جیاوازترە، لەوانەیە من بە بڵقی بڵێم بۆ ئەوەی ڕووباری خوێنی ئەم ڕووباری خوێنە بوەستێ و یەکێتی و پارتی دەست هەڵبگرن لە ڕشتنی خوێنی چالاکوان ڕۆژنامەنووس ڕەخنەگر، پێویستە کۆتایی بە دەسەڵاتی میلیشیاگەرایی چەتەگەرایی پارتی و یەکێتی بهێنرێ. بەبێ ئەمە هیچ چارەسەرێکی تر نابینم دەساخۆت. نەمڕۆکو ئەندام چالاکوان لە ڕێکخراوی داکۆک لە شاری مانچەر هەستان بانجامدانی خۆپیشاندانێک بۆ ساڵیادی کاوەگەرمیانی زۆر بەداخوین کە لە بەردەم ماڵەکەی خۆیدا شەهید کرا. کاوەگەرمیانی دەنگی خۆی گەیاندا با بڵێن هەرێمی کوردستان، بەڵامی هیچ کەسێ جۆی بۆ نەگردو تا ئێستا سکاڵاکەی ماوە زۆر بەداخەوە. من وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک لە یادی 11 ساڵەی شەهیدکردنی کاوەگەرمیانی بەدەستی شەمشەمە کوێرەکانی یەکێتی و پارتی شەهید کرا. ئەم دوو بنەماڵەیە بۆ تیرۆکردنی ڕۆژنامەنووس و چالاکوان و ئازادی خوازانە بە نەفرەت بە یەکێتی و پارتی. ئێمە ئەمڕۆکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە 5/12 هەموو ساڵە یادی شەهیدکردنی کاوەگەرمیانی شەهیدی دەنگی ئازاد هاتوین بە بکەرانی ئەو تاوانە بڵین هەردوو حزبی دەسەڵاتداری کوردستانی کێتی و پارتی کە هیچ کاتی ئێوە ناتوانن ڕێگر من لە بەردەم دەنگی ئازاد و ئەو دەنگانی کە بە بیوەری هەمیشە لە خزمەتی ئازادی کوردی و کوردستانە بوونە. وەکو ئەندامی داکۆگەڵستان بە خۆپیشاندان دژی کوشتنی کاوەگەرمیانی کە ڕۆژنامەنووس و چالاکوانی کوردستانە بەناحەق کوژرا و هیوادار ئێمە وەکو چالاکوانێکی سیاسی و وەکو چالاکوانێکی سەربەخۆ ئەمڕۆ بەشداریمان کردووە لە ساڵیادی شەهیدکردنی کاوەگەرمیانی کە بەدەستی تیرۆر و دژی یەکێتی و پارتی کە بوونەتە هۆی مەلۆکێتی سیاسی بوونەتە هۆی وێرانکردنی کوردستان، چونکە چاویان بە ئازادی کوردستان هەڵنای لێرەوە ئەبێنێت دڵنیایی مەموکو چالاکوانێکی سیاسی بەردەوام ئەبین لە بەدیهێنانی سربەخۆی کوردستان و بەردەوام ئەبین لە چالاکی دژی هەر کەسێک کە دژی بیرروباوەڕێکی سیاسی و بیرروباوەڕی ئازادی ڕادەڕبێت دەستخۆشی لە گروپی داکۆک دەکەم بۆ ڕێخستنی ئەم چالەکە. بەناوی خی گەورە من ئەمڕۆ چالاکوانێکی سربەخۆ بەشداریم کردو لە یادکردنەوەی شەهید کاوەگەرمیانی کە لەلایەن ڕێکخراوی داکۆک و ئەندامانی ئەوە ڕێکخراوە بۆ بەرز ڕاگررتنی شەهید کاوەگەرمیانی و شکری ڕێکانی کە 8 ساڵ لەمەوە بەر بەدەستی نەحەق شەهید کراون هەردووچان. بۆی ئەمڕۆ لێرەنە بۆی بکەرانی ئەو کردەوەیە شەرمەزار بکەین کە هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانینە کە بە تایبەتی بنەماڵەی تاڵەبانی لەلایەن خۆیانەوە و هەروەها مححمود سەنگاوی کە بۆ هۆی شەهیدکردنی کاوەگەرمیانی و چەندین هەڕەشە و چەندین تۆماری دەنجی هەیە کە هەڕەشەی تایبەتی لە ئەو کرد کە دەیکوژێ و ناهێڵێت چۆن دەڵێ ئەو قسانی کە ئەو بڵاوی کردێتەوە لەسەری بەسەر بچێت. زۆر سپاس، دەستان خۆش بێت. ئێمە ئەمڕۆ وەکو ئەندام و چالاکوانان لە ڕێکخراوی داکۆک هەڵسان بادکردنەوەی ساڵڕۆی شەهیدکردنی کاوەگەرمیانی کە 11 ساڵ لەمەوبەر بەدەستی ناڕاش لە بەردەکەی ماڵگەی خۆش شەهید کرا. ئێمە هەموو ساڵەکەم ڕۆژەدا بەلەنی خۆمان دووپاتەکەینەوە کە درێژە پێدەری ڕێگای شەهید کاوە و سەردەشت و ویداد ئەبین. بەڵکو کۆتایی ئەڵێن لە هەر شوێنێت بکوشنە دۆزراوە ئەوە دەسەڵات خۆی بکوژە. ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک کردبوونەوەیەکمان ساز کرد لە شاری ماستەر لە کەشێکی باراناویدا بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی. ئێمە زۆر بەتوندی ئیدانەی ئەم کارە تیرۆریستی یەکێتی و پارتی دەکەین بە کوشتنی ڕۆژنامەنووسێک و دوو ڕۆژنامەنووس و چەندانی تر و بردنیان بۆ کوچی زیندانەکان ئێمە ناوەستین، بەردەوام دەبین، بەردەوام بووین، هەر بەردەوامیشن. وەگەندامێکی ڕێکخراوی داکۆک ئەوڕۆ بەشداریم کردو لە ساڕۆژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی لەسەر ئازادی ڕادەڕبین بەداخەوە لە بەردەم ماڵەکەی خۆدا شەهید کرا. تا ئێستا بکەرانی ئەم تیرۆریستە دەستگیر نەکراون. پارتی یەکێتی ڕۆژی سەرەکیان هەیە لە تیرۆرکردن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەڕبڕین.
لێرەوە پشتیوانی خۆم دووبار دەکەمەوە لەسەر ڕێبازی ڕۆژنامەنووسکاوە گەرمیانی بەردەوام دەبین. ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هاتوین بۆم گربوونەوەیە ڕێکمان خستووە بەیەکەوە بۆ محکومکردن و شەرمەزارکردنی هەردوو دەسەڵاتی پارتی و یەکێتی و لەم ڕۆژەدا بوو بەهۆی شکانی قەڵەمێک دوو قەڵەم کاوە گەرمیانی شکڕی ڕێکانی هاتوین بۆ ئەوەی بەژێیان دابدەین ئێمە ناوەسین لەم چالاکیانە زۆست. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەڵساوین بە یادکردنەوەی شەهید کاوە گەرمیانی لەگەڵ ڕێی قەڵەماین حتا ئەوان لەگەڵ زەبر و زۆب و کوشتن و بڕی نابن ئێمە لێرەوە حەقی خۆمان دەرەبڕین و دەنگی خۆمانمانە بێت نابۆ کوشتن و بڕین بەسە کوشتن و بڕین. ئەمڕۆ پێنجی 2024 بەشداریم کرد لە ساڵیادی شەهیدی لای کورد کاوە گەرمیانی کە لە هەرێمی کوردستان لەلایەن چەتەکانی یەکێتیەوە شەهید کرا بۆیە جارێک وەزار جار ئێمە دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی بەرزی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ وەک چالاکوانێک بەشداریمان کردە لە یادکردنەوەی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی کە لەلایەن ڕێکخراوی داکۆک ڕێکخراوە بکوژی ئەم کارە شەرمەزار دەکەین کە یەکەتی پارتینە. زۆر سپاس. لە یادی دیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانیە یەک پەیام بۆ بکوشانی کاوە گەرمیانی نێرین پێیان ئەڵێن خەیاڵتان خاوە ئەم خەباتە بەردەوامە باران ببارێ ئاگر ببارێ ئەم خەباتە و بەردەوامە و شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی زیندوو و هەزاران شەهیدی قەڵەم لێرن بۆ یادکردنەوەی کاوە گەرمیانی دەستان خۆش. سەرەتا بە ناوی خی گەورە و میرەبان کە ئەمڕۆ ساڵیادی تیرۆرکردنی کاوە گەرمیانیە کە بەهۆی نووسین و هەڵدانەوەی مەلەفە گەندەڵەکان بەرپرسە کوردەکان گیانی پاکی خۆی بەخشی و شەهید کرا. شەهید کاوە کە بە قەڵەمەکەی دەجەنگا بوو کوژانشی دانەمەڵان بۆ لە بەرگری شەقدا و ئاشنان بە چەک و خوێن ڕێژی. شەهید کاوە دوای 11 ساڵ لە کوشتن بە ناحەق ناود هێشتا شەکاوە و لە سەرانسەری جیهاندا و پرسەت بۆ دەجێرن و یادت دەکەین لەلایەن هەر کورد و کوردپەروەرێکەوە ڕوڕەشی بۆ جەلاد و خوێن ڕێژەکان کە ئاشنان بە چەک و بە بۆنی بارود سەر زمان و بن زمانیان فیشک و بۆنی باروتە ڕحت شاد هەی پاڵەوان ڕحت شاد هەی نەمر